جاواچینە لای تەوەری سێمان دکتۆر کارزان لێرە میوانە باس لە چاپکردنی ڕابەرێکە کە باس لە مێژووی ڕۆژنامەگەری ئەکات لە ڕۆژهەڵاتی کوردستان. دکتۆر کارزان زۆر بەخێربێن. سپاس محەممەد یەکێک لە مامۆستاکانی لە زانکۆی سلێمانی بەڵێ ئێمە خۆشحاڵین کە لێرەین پێکەوە باز لە تەوەرێکین کە پەیوەندی بە ڕۆژنامەگەریەوە هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە کوردستان ئێرە. خێبیاخ زۆر سپاس دەکەم، زۆر سپاس بۆ ئێوە بە بینەرانی خۆشەویست، هیوای چاکبوونەوەش بۆ توشبانی کۆڕۆنا دەخوازم و هیوادارم هەمووان ڕێکارەکانی تەندروستی لە بەرچاو بگرن. سپاس بۆ تۆ. دکتۆر مێ بزانم ئەو ڕابەری کە بڕیارە چاپی بکەی باسی چیەکات؟ زۆر سپاسان دەکەم، هەرچەند خۆم دەرچووی زانکۆی سلێمانی بەڵام لە زانکۆی پۆلیتەکنیک سلێمانی مامۆستام. ئەم ڕابەرە یەکەم جارێک ڕابەرێکی تێروتەسە بنووسرێ بۆ مێژووی ڕۆژنامەگەری کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان. بەداخەوە بەهۆی نەبوونی ئەرشیفەوە وای کردووە ئەم کارە زۆر سەخت بێ لەبەرەوە ئەوانەی کە لەو بوارە کاریان کردووە تووشی ماندووبوونیشی ئێجگار زۆرە بن. لەم ئینسکلۆپیدیادا کە نزیکەی 700 لاپەڕەیە باسمان لە ڕۆژنامەگەری کوردی لە ڕۆژهەڵات کردووە لە ساڵی 1906 کە یەکەم ڕۆژنامەی کوردی دەرچووە هەتا وەکو ساڵی 2019 ڕووماڵی هەموو ئەو ڕۆژنامە و گۆڤارانەمان کردووە کە لە شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات دەرچوون و لە هەمان کاتدا ئەو ڕۆژنامە و گۆڤارانەی کە چالاکوانانی کورد خەمخۆرانی کورد لە ناوچەکانی تری ئێران بڵاویان کردەوە بۆ نمونە لە تارانی پایتەخت لە ئیسفەهان و تەنانەت کوردەکانی خۆڕاسانیشم دۆزیوەتەوە لەوێ چەند ڕۆژنامە و گۆڤاریشیان بە زمانی کوردی دەرکردو و لێرەدا هەموویم ڕۆماڵ کردو وەڵام دابش بە پێی مێژوو دابشم کردو بۆ 5 بەش لە سەردەمی قاجارەکانەوە هێناومە تا ساڵی 2019. باشە دکتۆر ئەمە دەستنووسەکەتە؟ بەڵێ نای بەکەس یانەتوانم دەستوانە بەم و بە سپاسەوە ڕۆژنامی کوردستانی نوێ سەرقاڵی چاپکردنیەتی ئیشەڵا بەم زوانە دەکەوێتە بەردی دەی خوێندنەرە. دەست خۆش ئەمە چاپش کراوە یا وام زانین هەر دەستنووسەکە؟ ئەمە هەر دەستنووسەکەی و قەرارە هەفتەی ئایندە چاپ بکرێ. هەفتەی داهاتوو چاپیەکەم واتە چاپ لە چاپخانەیە ئێستا یاخود پرۆسەکە دەست پێ لە چاپخانەیە واتە بڵاوەکەنەوە هەفتەی داهاتوو پشتیوان بەخوای گەورە. زۆر باشە. سەرچاوەی ئەم ئینسکلۆپیدیایە چییە؟ کوێ لەکوێوە دەست کەوتووە؟ بۆ ئەم ئینسکلۆپیدیایە پشتم بە چەند سەرچاوەیەک بەستووە. یەکەمینیان ئەو ئینسکلۆپیدیانەیە کە بە فارسی چاپکراون لەسەر مێژووی چاپەمەنی و ڕۆژنامەگەری لە ئێران. دووهەمینیان ئەرشیفی تایبەتیە. هەوڵم داوە نوسخەی ئۆرژیناڵ بە تایبەت ژمارەیەکی هەموو ڕۆژنامە و گۆڤارەکان پیا بکەم کە لە سەردەمی قاجارەوە بڵاو بۆتەوە تا 2019 هەمووی ئێستا لە ئەرشیفەکە لە کتێبخانەکەمدا هەیە و هەمووی نوسخەی ئۆرژیناڵ بە تایبەت ژمارەیەکەکەی چکە لە تۆ لە ژمارەیەکەوە ئەزانی لە چ کاتێکی دیاری کراوە دەرچووە. سێهەمینیان دیدار و چاپێکەوتنە لەگەڵ ئەو سەرنووسەری ئەو ڕۆژنامە و گۆڤارانەی کە خۆیان خاوەنی ڕۆژنامە و گۆڤارەکە بوون بە شێوەیەکی گشتیش دابشم کردو بۆ سەر 5 تەوەرە. تەوەرەی یەکەم سەردەمی قاجارەکانە کە بۆ یەکەمی جار ڕۆژنامەگەری کوردی دەست پێکات، دوای ئەوە سەردەمی پەهلەوی یەکەمە، دووەمیان سەردەمی پەهلەوی دووهەمە و هەروەها دواتر کۆماری کوردستانە، پاشان دێنە سەر زەمەنی ئینقلابی ئیسلامی کە لە ساڵی 1970 دەست پێکات تا 2019 و لە هەمان کاتدا فەسڵێکی تایبەتیشماندانەوە بۆ ئەو بڵاوکراوە خوێندکاری و ئەکادیمیانەی لە دەروی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بڵاو بوونەتەوە. بە گشتی دابشم کردووە سەر خەریک بوویت نزیکەی ساڵێک بە تایبەت لە سەردەمی کۆڕۆنایە ئەو خێر و بەرەکەتەی هەبوو کە شەو ڕۆژ لە ماڵەوە خەریکی ئامادەکردنی ئینسکلۆپیدیای بووم. جاب ئەمە باشەکەی لە چیایە؟ تەنها ڕووماڵم نەکردووە بەڵکو کۆمەڵێ بەڵگەنامەی دانسقەشم دۆزیوەتەوە. بۆ نمونە ڕۆژنامەیەک بە ناوی کۆهستان لە شاری تاران دەرچووە لە سەمانی شا دەرچووە. ئێمە چۆن بزانین ئەم ڕۆژنامەیە شا دەری کردووە بە پشتیوانی دەوڵەتی شاهەنشاهی دەرچووە بۆ کاریگەری بکاتە سەر کورد یا ئەم کەسە لە ڕوانگەی هەستی نەتەواتیەوە دەری کردو؟ کتێبێکەیە بە ناوی ئەسنادی مەطبوعات واتە کۆمەڵە بەڵگەنامە دەربارەی چاپەمەنی لە ئێران. لەویا بەڵگەنامەیەکم دەستکە و ساواک بەنیهێنی راپۆرتێکی یاو بە شا ئەڵێ ئەم ڕۆژنامە کوردیە فێر بووە هەستی ناسیۆنالیستی کوردە جوڵێنێ و خەتەریاتی دروست کردو بەسەر دەوڵەتی شاهەنشاهی. تۆ بەم بەڵگەنامە ئەزانی کە ئەم ڕۆژنامەیە بۆ خزمەتی کورد دەرچووە. ئەخە من ویستم دوای ئەو لێپرسم بە بیرت نەچێتەوە. هێوی کارکردن لە ڕۆژنامەدا تاموچێژێکی زۆر تایبەتی هەیە. من سەردەمێکی زۆری کارکردن لە ناو ڕۆژنامەدا بۆ 16 ساڵێک ڕۆژنامە هەستی پێەکەی مادەم دەسەی لە لاپەڕەکانی هەستێکی زۆر زۆر جیاوازی هەیە هەم لە رادیۆ هەم لە ماڵپەڕ و هەم لە تەلەڤیزیۆنیش.
ڕۆژنامە کە ئاوا دەستەی لە وەرەخەکە لە بابەتەکەی خۆ سبەینی ئەیبینێتەوە ئەیبینیتەوانێ زۆر جیاوازە باشە ناوەڕۆکی ئەو بڵاوکراوانە زیاتر باز لە چیەکە باوە مێ بچمەوە سەرەوەی ساواک بەڵێ خۆی سەرەتا کە ڕۆژنامەگەری لە کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێ کردووە بە چەند ئاراستەی دەست پێ کردووە یەکەمینیان ڕۆژنامەگەری فەرمیە بۆ نمونە ئەو ڕۆژنامانەی کە بە شێوەیەکی فەرمی لەلایەن لە سەردەمی قاجار و بڵاو بوونەوە بەڵام ئەو وەختە زمانی کوردی قەدەغە بووە بە فارسی دەری کردو بەڵام لە شارە کوردیەکان بۆ نمونە ڕۆژنامە ئیتیفاق لە ساڵی 1906 لە ورمێ بڵاو بۆتەوە بە دەستپێکی ڕۆژنامەگەری کوردی دانرێ جۆرێکی تری ڕۆژنامەگەری نهێنی بووە هەندێک لەو ڕۆشنبیرانی ڕۆژهەڵات لەبەرەوەی ڕازی نەبوون بە دەسەڵاتی شاهنشاهی و پەهلەوی یاخو سەردەمی قاجارەکان بە نهێنی ڕۆژنامەیان دەرکردو بۆ ڕۆژنامەی تەمەدون خۆشبەختانە نوسخەی ئۆرژیناڵی ئەو ڕۆژنامەم دەستکەوتووە کە بە نهێنی چاپی کردووە سێهەمین جۆری ڕۆژنامەگەری مسیۆنەرەکانن لە جەنگی جیهانی یەکەم کۆمەڵێکی زۆری مسیۆنەری ئەوروپی دێنە ڕۆژهەڵات مەسەرەن گۆڤاری کوردستان میشنەری دەرەکەن کە ماوەیەکی درێژ بڵاو بۆتەوە و تەمەنێکی درێژخایانی هەبووە و تایبەت بە بابەت لەسەر کورد جۆرێکی تری ڕۆژنامەگەری ئۆپۆسیۆنە یاخود هیچ شۆڕژگەڕانی کووردە بۆ نمونە سمکۆش کاک یەکەمین ڕۆژنامەی دەرکردو بە ناوی کورد چۆنیش ئەم ڕۆژنامەم دەستکەوتووە محەممەدی تەمەدون کتێبێکی هەیە بە ناوی ئەوزاعی ئێران لەویا باسیەوە کاڵە من چاپخانەم هەبووە ڕۆژێک یەکێک لە خزمانی سمکۆ هاتە لام وتی ئاغام واتە سمکۆ ئێوێ ڕۆژنامە دەرکە هەڵەوتم پیتی چاپخانەمان کەم و ڕەنگە فریان نەکەوین هەڵ یەکسەر کابرا ڕنگ و ڕووی گۆڕاوتی بە هیچ شێوە قسەیوان نەکەی وتی سمکۆشتی وا قوبڵ ناکە ئەبێت چاپ کرێت ئەو ڕۆژنامە کوردیە ڕۆژنامە کوردیەکەی بۆ چاپەکە وەک کڵێشەی ڕۆژنامەکە لەو کتێبە چاپەکە تاکە سەرچاوەیەک ئەو کتێبەیە دوای ئەوە سمکۆ دەست بەسەر چاپخانەکە ئەگرێ ژمارە دووش دەرەکە خۆشبەختانە نوسخەی ئۆرژیناڵی ژمارە دووی ڕۆژنامەی کوردیشم دەستکەوت و لەوێ خستومەتە ڕوو بەگشتیش ناوەڕۆکی ڕۆژنامەکان هەمە جۆرن بەڵام بە شێوێکی گشتی لە سەردەمی قاجارەکانەوە کە ڕۆژنامەگەری کوردی دەست پێکردو پتر ئاراستەیەکی سیاسی و ئەدەبی و ڕووناکبیری هەبووە وا تا بۆ هۆشارکردنەوە بۆ چونکە لەو سەروەختە ئەوانەی کە سەرقاڵی ڕۆژنامە خوێنەوە بوون نوخبە بوون چونکە خوێنەواری لە ئاسێکی بەرفراواندا نەبووە لەبەرەوە بۆ چینێکی کەمی نوخبە دکتۆر بڵاو بۆتەوە ئەو زمانە فەسیحی ئێستا نەبوو کە پێ نووسرە تێکەڵەیەک بۆ لە کوردی و عەربی و هەندێک خۆی یەکێک لە جوانەکانی ڕۆژنامەگەری چییە بڕەو بە زمانەیە بۆ نمونە کاتێمە سەری ڕۆژنامەکانی سەردەمی شێخ مەحموود بکەین ئەبینین زمانی عەربی زاڵە لە ناو نووسینە بەڵام کاتێ مامۆستا برای محەممەد گۆڤاری گەلاوێش بڵاو کاتەوە ئەبین لە مای ئەو 10 ساڵە زمانی کوردی زۆر گەشەکە کاتێ وێتە سەر ساڵ بڵاوکرا و ڕۆژنامەکانی ساڵانی 67کان لە هەرێمی کوردستان ئەبینی زمانی کوردی بە شێوازێک گەشەی کردو ئێستا ئێمە ئەتوانین بە شێوازێک قسە بکەین کە هیچ وشەیەکی عەربی بەکار نەهێنین واتە زمان کاتێک گەشاکە کە پێی بنووسرێ تەنانەت سەرنجێکی جواندا تەنانەت لەم ڕۆژنامانەیە بە ئاشکرا ئەو سەرنجە لە ئەبیندرێت کە ڕۆژنامە لە سەرەتایە ئەبینی وشەیەکی زۆری فارسی تایە بەڵام لەگەڵ گەشەکردنی ڕۆژنامەیە لەبەرەوەی پێی نووسراوە ئەبینی زمانی کوردی بەرەو پاراوی ڕۆشتو باشە دکتۆر باست لەوە کرد سەرچاوێکی زۆر بەکارهێناوە بۆ ئەنجامدانی ئەم کارت خۆی دەستکەوتنی سەرچاوی کوردی لەسەر کۆمەڵێک بابەتی کوردی زۆر زەحمەتە لەبەڕی ئەگەر لە ناو برابەیان هەر شێوازە بێت کەم دەسەکەوێت ئەم کارە زەحمەت نەبوو بۆ تۆ چەندێکە دویست تا توانین دە سەرچاوانە بەدەست بێنی بە پێوەی کە دکتۆراکەم لە زانکۆی تاران بوو و لەبەر خاتری کتێبیش ماڵم لە ناو کتێبخانەکانی تارانە بوو لە مەیدانی قلاب پاش نیوەڕۆیان ئەڕۆشمە ناو کتێبخانەکانە و پێم وتبوون هەر بڵاوکراوەیە هەر کتێبێکتان لەسەر کورد دەستکە و من ئامادەم پارەتان بە زیاو بەمێ بەس بۆم دابنێن لەبەرەوە توانم بڵم گسکم لە کتێبخانەی فارسیەوە هەرچی لەسەر کورد نووسراوە هێناومەتەوە و ڕەنگە نزیکەی فارسی دەوڵەمەندە بە سەرچاوی زۆر دۆڵەمەنە سەبارەت بە بەڵگەنامە بە داتا بە ئامار بە وێنە چۆن باسی کورد دەکرێت لەو سەرچاوانەیە نووسەرەکان ئەتوانین بە کۆمەڵە شێواز پۆڵن بەنیان بکەین هەندێکیان کاتێک کە باسییان لە تاریخی ئێران کردو فەسڵێکیان تەرخان کردو بۆ کورد وەکو نەتەوەیەکی ئێرانی ناساندویانە هەندێکیان ئەو کتێبانن کە لە زمانە بیانیەکان وەرگەڕاون بۆ سەر زمانی فارسی و هەندێکیشیان نووسەرانی کورد خۆشبەختانە نووسیویانە و لە هەمان کاتدا هەندێک لەو کتێبانەی تر بەڵگەنامن ئەبینی لە ناو بەڵگەنامەکانە باسی کوردیشتیا بۆ نمونە یەکێک لەو کتێبانەی کە لەوێ کڕین چوار بەرگ بوو
تایبەت بوو بە نامە و بەڵگەنامە لەوێ بینیم سەرێکم کۆمەڵێک نامەی میرەکانی بابانی تایە نامی دەست و خەت هێنامەوە لێرەدا ئاماژەم بە هەندێکیان کردووە هێنامەوە لە گۆڤاری سلێمانی بڵاوم کردەوە لێرەشە ئەم بیبلیۆگرافیایە کە کردومە هەمووی بە سیستەمی پەراوێز کردووە واتە نەچوم کتێبەکە حاضر بکەم و لە کۆتایە کۆمەڵێک سەرچاو بنووسم لێرەشەوە تکاکارم لەوانی کە کتێبە نووسن بە هیچ شێوەیەک نابێ ئەو شێوازە بەکاربێنن کتێبێ بنووسن لە کۆتایە بنووسن سەرچاوەکانیان کتێبە ئەبێ هەمووی بە سیستەمی بەڵێ ئەبێ هەمووی بە سیستەمی پەراوێز بێ بۆی کە هەڵەیەکی تیابوو خوێنەر بزانێت کام سەرچاوە لێ بەرزە دکتۆر یەک خاڵ سەرنجی ڕاکێشام ئەمە زۆرم بڵاوکراوەکان کامیان لە هەمویان تەمەنی درێژتر بووە لەو ڕۆژنامە و گۆڤارانە ئەتوانین بڵین کامیان لە هەمیان پڕباختر بووە وا باشە ئاوا ئاماژەکەی تەمەند درێژ و پڕباخ بۆ نمونە ڕۆژنامەمان هەبووە کە لە 1912 دەرچووە هەتاوەکو 1920 بەردەوام بۆ بەڵام پچڕ بووە لە هەمان کادا بۆ نمونە لەوێ کە سەردەمی کتابێتە بە کۆماری کوردستان ئەبینی ڕۆژنامەی کوردستان دەتوانم بڵم پڕبایەخترین ڕۆژنامەیە لە مێژووی ڕۆژنامەگەری کوردیا لە ڕۆژهەڵاتی کوردستان لەبەرەوەی هەم هەستێکی جوانی کوردانێتیایە هەم زۆر بایەخی بە هەموو بوارەکانی کورداوە لەبەرەوە توانم بڵم ڕۆژنامەی کوردستان کە لە کۆماری کوردستان دەرچووە لە هەمیان پڕبایەخترە باشە هەر لە چوارچێوەی نەبوونی سەرچاو ئەو سەرچاوانی بەتایبەت کە مێژوو ڕۆژنامەگەری کوردی بە نەوەکانی ئێستا بناسێنێت ئەتوانین بە تەواوەتی ئێمە پشت بەم بابەت بەم بەرهەمەی تۆ بەستین بە دڵنیاییەوە هەموو ئەو سەرچاوانی کە باز لە ڕۆژنامەگەری کوردی بکات لەوێ ئاماژەم پێ کردووە و لە هەمان کاتدا نوسخەی ئۆرژیناڵی هەموو ئەو ڕۆژنامە گۆڤارانەشم لایە توێژەران هەر کاتێ پێویستیان پێ بوو ئامادەم بیخەمە بەردەستیان و لێرەشەوە بەڕاستی ئەبێ زۆر سپاسی سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی دکتۆر ئالان فەرێدوم بکەم کە زۆر هاوکار بوو بە دابینکردنی سەرچاوەکان چونکە سەرچاوەکان ئێجگار زۆرن ئەگەر لایەنێک پاڵپشتی نەبووە دابین نەئەکرا بەڕاستی دکتۆر ئالان فەرێدون زۆر هاوکارم بوو کە ئەم فەڕەنگەم ئامادەکردەوە لە هەمان کاتدا بیرۆکە و هاندەری سەرکیشم بۆ ئەم ڕابەری ڕۆژنامەگەریە کاکستران عەبدوڵڵا بوو لە مێژ بوو دەیوت کاتی خۆی وتوتە ئەرشیفێکی زۆری ڕۆژنامەگەری کوردی مێت تکال لێکم خەریکی ئەو ڕابەرە بە ئەمزانی کارەکە زۆر سەختە بەڵام هەر بەڵێنم پێیا لەبەرەوە لە کاتی کۆڕۆنایە خۆم بۆ تەرخان کردووە بە سپاس و کاکستران عەبدوڵڵا پێشێکێکی جوانی بۆ نووسیم و بەڵێنی چاپکردیشی دامێ کۆڕۆنا خێری باشیە بۆ تۆکاتە ئەم بەرهەمە باشە توانیوە بەڕاستی مرۆڤ ئەبێ خۆی لەگەڵ بارودۆ خابگونجێنێ کاتێک کە زەمەنی بێکاریەوە لێرەوە داواکارم لە گەنجان بە تایبەت تکاتان لێکم خۆتان بە کارێکی سوودبەخشەوە تەرخان بکەن زۆرم پێ ناخۆشە کۆمەڵێک مێرد منداڵ و گەنجە بینم بەردەوام مۆبایلیان بەدەستەوە یا خەریکی سیرکردنی کۆمەڵێک ڤیددیۆن یاخود دایم لە چاخانەکان کەوتنێتەوە کاتێک کە تەمەەن تێپەڕێ ئاوڕێنەوە بۆ زمانی گەنجی ئەنجاڵەن دەسیشکاوم ئەو تەمەنە جوانی گەنجیمان بۆچی بەسەر لەبەرەوە داواکارم لە گەنجان باەک بە زمان و بە خوێندنەوە بن باەک بە پیشە بن بۆ ئایندایان گرنگ ماسوولکەیەکی باشی کات و ساتی بڵاوکردنەوەکەت وا بڕارە تا دوو هەفتەی ئایندە چاپ کرێ و شڵا لە مەراسیمەکەدا بەشی زۆر باش دەستخۆش بۆ تۆ دکتۆر کارزان محەممەد مامۆستا لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەرهەمت پڕبەرەکەت بێ هەمیشە خامەت ڕەنگین بێ زۆر سپاس کیبۆردەکەت نەشکێ ساوای لاتوانی ئەوێ ئاش بکەی دوکتۆر لە ساغێ دەستخۆش زۆر بەخێر بێ